ئێستا ژیانی کرێکار لە بەرەو ڕووبوونەوەی بێ ئیمکانیەتێکی زۆرە هەیە کە بە سەدان هەزار کرێکار بێکار بوون و سەدان و هەزاران کرێکاریش دەرەکرێن کری دووە کەوتویشیان نادەنێ کرێکی سێمانگی و شەژمانگیان هەیە بە ناوی ئەوەی لەبەری کۆمپانیاکان سلفەیان نادەنێ بە حساب سلفیان نادەنی ئەوانیش پارە نادەن بە کرێکارەکان و بەدەیان کەیسمان نردوو بۆ دادگا بەدەیان کەسیش ماوەتەوە لە چارەسەرکردن و هەوڵدانان واتە ژیانی کرێکار و خەڵکی زەحمەتکێش لەبەر هەڕەشەی بەرەو ڕووبوونەوەی لەگەڵ هەژاریەکی قورسە. پێشتر ڕێژەیەکی زۆر لە بێکاریمانە بوو، ئێستا بێکارێکە زۆر بوو بۆ نزیکەی لە 25 یعنی نزیکەی 25 لە 25 دەستی کاری ئەم هەرێمی کوردستانە ئیشیان نییە، یعنی بڵێن شتێکیان نییە وەریگرن و بە دوای ئیشاگەڕن و ئیشیان دەست ناکە. ئەوەی پێویستە بکرێ ئەبێ بارودۆخی هەرێمی کوردستان ئابوووریەکەی وا ببوژێتەوە ئەو خەڵکانە بتوانن هەلی کاریان دەستکەوێ، یاهای کۆمە یەکەم هەنگاو دواتریش یعنی مەسەلەن ئەو موچەی وەریەگرن یعنی بگونجێ لەگەڵ پێداویستەکانی ئەو کەسانە و خۆیان و خێزانەکانیان. یان کەسێکە کارەکان پێویستی بە یاسایەک هەیە کە پارێزراو بێ لە شوێنی کارکردنەکەی مەسەلەی سەلامەتیە مەسەلەی خانەنشینیە بۆ یەو کێشێ کۆتایی پێبێ کە خەڵگەمووی چایلەوە بێ لە حکومەتا بێ بە فەرمانبەر ئەگەر یاسای کار هەبێ وەختە فەرقی کاری تایبەت و کاری گشتیش نامێنێت.